لە قەبر دەرئەچیت قیامەتە بەرەو ساحەی مەحشەر دەڕۆی قورئانی پیرۆز بەرەو ڕوود بێت هێدا دەفەرمێ إن القرآن يلقى صاحبه يوم القيامة حين ينشق عنه قبره كالرجل الشاحب خبرێکی زۆر خۆشە بۆ کەسانی خوای گەورەی یارمەتی داون قورئان خوێنن قورئان دەخوێنن خۆ ئەوانەشی قورئان نازانن بۆ خۆیان دەتوانن 3 جار سوورەتی ئیخلاس قل هو الله احد بخوێنن خێری ختمەی قورئانیان دەست دەکەوێت با لەوەدا قوسووری نەکەن خۆ لەوەدا عوزریان هەیە کە قورئانیان نازانن بەڵام عوزریان نییە بڵێ قل الله احد نازانن بۆ نایخوێنن 3 قل الله احد خێری ختمەی قورئانی هەیە ئەی عوزرت چییە نایخوێنی پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم کاتێک کە ئینسان لە ناو قەبرەکەی دەرئەچێت لە ڕۆژی قیامەتدا بە ڕووتی بە پێخاوسی پێپەتی هیچت لەبەردا نییە چاکە و خراپەت پێ یا چاکە یا خراپە یا هەردووشە بەڵام پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم لەو کاتە کە ئینسان لە قەبر دەرئەچێت ئەو قورئانە پیرۆزە ئەگاتە خاوەنەکەی واتە ئەو کەسێک کە لە دنیادا خوێنایەتی و کردەوەی پێکردووە لەبەری کردووە قورئانی پیرۆز کە لە قەبر دەرئەچێ دەگاتە فریای بە ئیزنی خوای پەروەردگار دەبێتە هاوڕێی دەڵێ دەمناسیتەوە بەو ئینسانە دەڵێ کە لە قەبرەکەی دەرچووە ثم نفخ فيه أخرى فإذا هم قيام ينظرون کاتێک کە نفخی سووری دووەم لێ ئەدرێ ئیسرافیل سەلامی خوای لەسەر بێ بە فەرمانی خوای پەروەردگار فوو ئەکا بە کەڕەناو شەیپوردا بە نەفخی سووردا فإذا هم قيام ينظرون هەموو خەڵکی دەزانێت هەموو خەڵکی تەماشا ئەکا وەستاوە لە ساحەی مەحشەردا بۆ محاسەبەی خوای پەروەردگار ئەی نازانن هەر هەمومان لەو کەسانەی کە لە قیامەت لە قەبر دەرئەچین و زیندوو ئەبینەوە والله هەمومان بە ڕوت و قوتی حەشر ئەکرین هیچمان لەبەردا نییە چەند خۆشە لەو کاتە ناخۆشەدا لە قەبر دەرئەچیت قیامەتە بەرەو ساحەی مەحشەر دەڕۆی قورئانی پیرۆز بەرەو ڕوود بێت هاوڕێت قورئانی پیرۆز بێ لەکوێ هاوڕێت نوێژنەکەر و عارەخۆر بێ لەکوێ دەفەرمێ قورئانی پیرۆز دەمناسیتەوە دەفەرمێ فيقول له ما أعرفك فيقول أنا صاحبك القرآن دەفەرمێ من تۆ نامناسی بەڵام من قورئانەکەی هاوڕێی تۆم ئەو قورئانەی کە بە ڕۆژ دەتخوێنە و بە شەو نوێژت پێوە دەکرد شەو نوێژت دەکرد منت دەخوێنا لە شەو نوێژەکەتدا ئەوە قورئانە پیرۆزەکە دەبێتە هاوڕێت لە قیامەتدا دەبا شەو نوێژ بکەین با خواناسی بکەین هەروەکو چۆن پیاو چاکان شەو نوێژ و خواناسییان کردووە پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم خوای پەروەردگار لە هەموو گوناهەکانی خۆش بووە گوناهی نییە بەڵام ئەوەندەی شەو نوێژە کرد پێ مبارەکانی دەئاوسا کێمان وامە لێ هاتووە دەی فەرموو ئەفەلا ئەکون عەبدەن شەکوورا نابێ من بەندەیەک بم سوپاسی ناز و نیعمەتی خوای پەروەردگار بکەم والله شەوی وا هەبووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەتا بەیانی گریا و شەو نوێژی کردووە ئێمەش دڵمان ڕق بووە بە زۆر نوێژە فەرزەکانمان بۆ دەکرێ کاتێ بە خەڵکی دەڵێ وەرە بۆ مزگەوت ئیتر هەموو دنیا دەڕوخێ بەسەریدا بۆ لەبەر چی ناتوانم بێ بۆ مزگەوت کاسبیەکەم دەفەوتێ والله ئەگەر ئەوەنە دڵدای کاسبی بە قیامەتەکەت دەفەوتێت ئەگەر فەزڵی کاسبی بدەی بەسەر فەزڵی بەهەشت و قیامەتدا والله دڵنیا بە قیامەتەکەت دەدۆڕێنی بەهەشتەکەت دەدۆڕێنی دنیاکەت دەبیتەوە